ئامێری داربڕینە، بەڵام بۆ سوودی ژینگە بەکاری دێنن. دوو هاوڕێ و فۆتۆگرافەر و شاخەوانن، هێلانە بۆ باڵندەکانی سنووری گوندەکەیان دروست دەکەن. بیرۆکەی کارەکەشیان لە چیرۆکێک سەرچاوەی گرتووە. زستانان بینیومە لێرانە لەسەرمان ڕق بوویتەوە. ڕقبوونەوەی باڵندەیەک دیمەنێکە و بیریان ناچێتەوە. ئامانجیانە ڕێگری بکەن لە دووبارەبوونەوەی مردنی باڵندەکان بەهۆی سەرماوە. ئەو کۆنە سندوقانەی مێشەکان مێشە هەنجوین کە خەڵک استیفادەی لێ نابینی تێک چووە ئەمە هەستین بەو بیرۆکەی شتێکی ئەوها بکەین لانە شتێکی بۆ ئەو تەیرانە دروستکەین. زستانان بینیومە لێرانە لەسەرمان ڕق بوویتەوە. ئیدی زیاتر ئەوە بوو ئێمەی هاندا کە هەستین ئەو ئیشە بکەین و هەوڵی شەدەین بە بەردەوام ینی خۆراک کوشتیویان بۆ دابینەکەین بۆەوەی زیاتر ڕوو لەو سندوقە بکە و بیکاتە لانە. ئەوان لە پاڵ دروستکردن گرنگی بە جوانکاریش دەدەن و دواتر لە سەرلقی دارێکی دارستان جێگیر دەکەن. لەبەر ناجێگیری کەشی ئەم وەرزە مشوری دابینکردنی دانەوێڵشیان بۆ دەخۆن. کەشوهەوا و ساڵان نەمایە بەس ئەگەر بێت و کەشوهەوا لە ناکاو ساردبی لەبەرەوەی هەندێک تەیر هاتی ینی ئەو تەیرە نەبیترا لەو منتیقەیە تا ئێستانەکە نەدیتیە. تەیرەکە جیاواز بۆ دەگە تەیرەکانی ساڵانی پێشوو وەکو کۆچبەر ینی دەهاتوە مایتەوە لەبەرەوەی جەوەکە گۆڕایە هەردامان ناو لە دوای ئێمە تەیر هاتە ناوی زیاتریش ئەوە بووای لەمە کرد پەرەی پێ بدەین و زیاتر سندوقی زیاتریان بۆ دابین بکەین. ناوچە کوێستانیەکان ئاژەڵ و باڵندەی چێوی زۆری تێدا دەژین. بەفر و بارانبارین و ڕەشەبا زۆر جار زیانیان پێدەگەێنێت. هیوادارین ئەوانەی کە داروباریانە ناو ماڵەکان نزیک ماڵە هەر ماڵە و دوو لانەی دروستکەن بۆ باڵندەکان بەڕاستی شتێک هەم سروش جوانەبی هەم بۆ باڵندەکانیش باشە. کە سەری لانەکە ئەکەی بەڕاستی چێژ تایبەتی هەیە بۆ بینە کە ئەبینی ناو لانەکە هەم خواردنەکە ئەخواری هەر لەوێ هەڵنیشوە لە سەدارەکەی چێژش زۆر تایبەتی هەیە. چالاکوانان ڕۆڵی گرنگ دەگێڕن بۆ پاراستنیان لە پێناو دەستەبەری هاوسەنگی ژینگەیی. تەیفور محەممەد کوردستان 24 گوندی دەرگەڵا ڕواندز.